لكيف وزير خزينة أمريكي بشتواني وآليكارية جو أوكرانيا را بشراز دكا. ريك خراوين مافيا مروفان جو كومبونا جنيفي دركتن لدم نونر إيراني بتار خواندي. وكا إيرو بريسو 7 سالان سرك وزير السويدي أولف بالمي هات كشتن. دم باش وبخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن نها دم جمير حفتي سبيديا روجا سي شمية از داخل شمو هيفيا دمن خوش جوارا دكم. وزير دلوي أمريكا أنتوني بلينكن إيرو سي شامبي لأستانا بس سروكي كازاخستان را قسيم جومارت توكايف را جيفيا. ده هفديتنا خود دا بلينكن و توكايف لسر تيكالين دنفر أمريكا و كازاخستان دا آخفتين. هر إيرو سي شامي بلينكن بجداري جيفينا كوما بناوي C5+1 دبا كوج أمريكا و كومارين سوفياتا بري كازاخستان، كرغيزستان، تاجيكستان، تركمانستان و أوزباكستاني بيكتين. دوی جیوینه دا او دیتا کزی لسر پابند بونا امریکا بسر خوابون سروری و یک پارچه بونا آخا ولاتن آسیا ناوین بکا. جانت یالن وزیر خزینه امریکی دوشنبه گوت سردانوی یا یکم جبو اوکراینیا پابند بونا واشنطنیا و تکسکرنا بردوام کرنا پشتوانیا آبوریا وی ولاتیا. لدمکو خانم یالن دا آخف دنگی هشداری و آگاهیان جئریشکا اسمانی لسران سری کیف باجار کیف دهالتا راگهاندن و دنگ ودا. پشتی هفدیتین به سرک وزیر اوکراینیا دانیس شمایل را یالن گوت کو امریکا نزدیکی 5 میلیارد دلار نالیکارین اولکاری آبوری و مروانی داینا اوکراینیا و پاکیتک دن چند میلیارد دلاران جبو گشکرنا آبوری وی ولاتی جی و رابگهینا. هر چاوا بهطانها امریکا شاندن افروکن F-16 جو اوکراینیا را رد کریا لی لگورا هنک آگاهین دنگی امریکا هن اندامن کنگرسی امریکی هن پلان دکن کش کاسپی نچار بکن حتا کو هلوستا خود دوی مجارده بگوهرن. بە موشەکەکانی گرادی سەردەمی سۆڤێت سەربازانی ئۆکرانیا لە کۆتایی ئەم هەفتەیەدا بەردەوام بوون لە هەوڵەکانیان بۆ وەرگرتنەوەی ئەو خاکەی کە لە خارکیڤ لەشکری رووسیادا گیری کردبوو. لە کاتێکدا سەرۆکی ئۆکرانیا ڤۆڵدەمیر زەلەنسکی سایشی خولی نوێی سزاکانی کرد کە ڕۆژی شەمە لەلایەنیەتی ئەوروپاوە دژی مۆسکۆ ڕاگەیەنرا. هاوکات داوای پشتیوانی زیاتری نێودەوڵەتی کرد. ئێمە توانای ئەومان هەیە ئەم ساڵ کۆتایی بە دەستدرێژی رووسیا بهێنین. جیک سۆلیڤان ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا لە بەرنامەی ئەم هەفتەیی کەناڵی ABC ڕایگەیاند ئەگەری بەرزکردنەوەی سیستەمی بەرگری ئۆکرانیەکان بە فڕۆکەی F-16 ئەمریکی و تۆپخانەی مەودای دوور لە ئێستادا بیری لێ ناکرێتەوە. لەم قۆناغەدا فاکتەری یەکلاکەرەوە توانایی مانۆری زەمینیە واتە تانک زرێپۆشی هەڵگری سەربازان ئۆتۆمبیلی شەڕکەری پیادە بەڵام پرسی ناردنی F-16 پرسیارەکە بۆ دواتر. بەڵام هەندێک لە یاسادانەران ئامانجیان ئەوەیە لە ئێستادا زیاتر کارکەن لەو بارەیەوە. نوێنەری کۆماریەکان مایکل مەکۆڵ بە کەناڵی ABC وتووە بەدڵنیایەوە دەتوانین لە پرۆژە یاسای تەرخانکردنەکانماندا بنووسین کە سیستمی چەک لە پێشینەی کارەکانی دابێت بەنیازینەوە بکەین. پێم وایە بە فشارێکی تەواو لەلایەن کۆنگرێسەوە لە هەردوو ڕێڕەوەکەوە دەتوانین بیگەێنینە ئۆکراینا ئەوەی بەڕاستی پێویستیانە بۆ برنەوەی ئەم شەڕە. سیناتۆری کۆمارەکان دان سۆلیڤان لە کەناڵی NBC جەختی لەوە کردەوە کە ئەمریکا ناتوانێت بەتەنیا ئەو کارە بکات و ئیدارەی بایدن پێویستی بە هاوپەیمانە ئەوروپیەکان دەبێت بۆ ئەوەی بەشداریەکانیان زیاتر بکەن. ئەوان بەلای کەمەوە پایبند بوون بۆ خەرجکردن و دەبێت ئەو لایانی کەمە نابێت بگاتە ڕادەی بەرزی لە 2% بەرهەمی ناوخۆی بودجێ بەرگری. زۆرینەی ڕەهای ئەو هاوپەیمانانەی ناتۆ ئەوە ناکەن. لەسەر ئاسی دیبلۆماسیش ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند کە لە مانگی 4دا سەردانی چین دەکات بۆ تاوتۆکردنی هەوڵەکانی نێوەندگیری گفتوگۆی ئاشتی بەیژینگ. جیک سۆلیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی لە کەناڵی NBC ڕایگەیاند هاوکات ئەمریکا دەیەوێت هێڵەکانی پەیوەندیەکان بەکراوی بهێڵێتەوە بەڵام هیچ دانوستانێکی ئاسبەرز لە نێوان جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا و شی جینپینگی هاوتاکەیدا پلانی بۆ دانەنراوە.
هیچ شتێک لە ئێستادا بەرنامەی بۆ دانەڕژراوە، هەرچەندە پێشبینی دەکەم دوو سەرکردەکە لە داهاتوویەکی نزیکدا پێکەوە گفتوگۆ بکەن. هاوکات جەختی شیلەوە کردەوە کە کەناڵەکانی پەیوەندیکردنی سەربازی لەگەڵ چیندا پێویستن بۆ دوورکەوتنەوە لە تاوسەندن و کردەی کتوپڕ و هەڵا. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی ڤێرۆنیکا باڵدێراز ئێگلیسیاس دەنگی ئەمریکا واشنگتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوێنێ دووشەمە ئانالینا باربۆک وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕاگەاند بە گوێرەی زانیاریەکان ژمارەیەکی زۆر مناڵانی ئۆکرانیا کە لەلایەن رووسیاوە ڕەفێنراون لە جەنگی داگیرکردنی ئۆکرانیادا. لە وتارێکدا بۆ ئەنجومەنی مافی مرۆڤ لە جنیڤ کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە پشتیوانی لێ دەکرێت باربۆک وتی کە لەبەر ئەمەش زۆر گرنگە ئەم ئەنجومەنە ماوەی ئەرکی کۆمیسیۆنی لێکۆڵینەوە درێژتر بکاتن و دەسەڵاتی پێبداتن بۆ لێکۆڵینەوە لەو کەیسانە و حاڵەتەکانی ئەو مناڵانەی کە لە ئۆکرانیا ڕفێنراون چووکە بە بێ سزادانی تاوانبارانی ئەم کردەوانە ڕێگری لە دادپەروەری دەکرێت. چەندین ئەندامی ڕێکخراوەنە حکومیەکان کە دوێنێ دووشەمە لە جنێڤ بەشداریان لە ئەنجومەنی مافی مرۆڤیان کردبوو لە کاتی وتارەکەی وەزیری دەرەوەی ئێران بۆ ناڕەزایەتی دەربڕین و بەرامبەر بە دۆخی مافی مرۆڤ لە ئێران چوونە دەرەوە. ئەندامی پەرلەمانی سوید عەلی ڕەزا ئاخوندی لە دەرەوەی ژووری کۆبوونەوەکان بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند جێگەی شەرمەزاریە بۆ نەتەوە گرتووەکان کە ڕێگەیان بە نوێنەری ڕژیمێکی مرۆڤ کوشدا لێرەدا باسی مافەکانی مرۆڤ بکە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی مافی مرۆڤ نزیکەی 500 کەس لە کاتی خۆپیشاندانەکان لە ئێران کوژراون کە بەشێکیان مناڵی خواروی تەمەن یاسایی بوونە. ئێران دەستی کردووە لە سێدەرەدانی ئەو کەسانەی کە بەشداریان لە خۆپیشاندانەکاندا کردووە. ئەمەش ڕەخنەی توندی وڵاتانی ڕۆژئاوا لێکەوتووە. دەیان خۆپیشاندەر لە دەرەوەی بارەگای نەتەوە گرتووەکان لە ژنێڤ کۆبوونەوە و وێنەی قوربانیەکانی ڕووداوەکانی ناو ئێران بەرز کردبوو بۆ ئەوەی سرنجی خەڵک بۆ ئەم تاوانانە کە ڕژیمی ئێرانیان کردووە ڕابکێشن. ئەمە لە کاتێکدایە کە پێشیلەکانی مافی مرۆڤ لە ناو ئێراندا هەر بەردەوامن و دەنگۆ هەیە کە کاربەدەستان بە دوای ئەو کەسانە دەگەڕن بەشداریان لە ناڕەزایەتیەکانیان کردووە. بۆ ئاگاداری زیاتر میوانداری خانم شەهلا محەممەدی ڕۆژنەمەنووس و چالاکوانی مافی مرۆڤ دەکەین. شەهلا خانم کاتت باش، سوپاس بوو کاتی جەنابەتن. دەمویست وەڵامی جەنابەت بزانم، ینی وەڵامت چی بوو بۆ کۆبوونەوەی جنێڤ و ناڕەزایەتی ڕێکخراوەکانی بەرامبەر بە ئێران؟ ئەم کاتتان باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. هەروەک باستان کرد کە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بەردەم بارگای ژنێڤا کۆبوونەوە و ئەو کۆبوونەوەیە کە لە ناو پارێگاکە هەبوو لەلایەن ژمارەیەکی زۆر لە سیاسەتمەدارانی وڵاتانی پێشەوە بایکۆت کرا. ئەمە پێمان دەڵێت کە غەرب و ئوروپا ئێواتە ڕۆژاوا هەوڵەدەن کە ئەو ڕوەڕاستیەی کە ئێران هەیەی بەرامبەر بە مافی مرۆڤ دەری بخەن و هەروەها ئەو کۆبوونەوەش کە خەڵکی یاسایی لەبەردەم لە کاتی کۆبوونەوەکە ڕێکیان خست، ئەوە نیشانەدات کە خەڵک دەتوانن و کاریگەریان ئەبێت بتوانن دەنگی خۆیان بگێنن. لە کاتێکا لە ئێران لە ئێستاە شاهدی ئەوەن کە سێدارە بەردەوامە، شاهدی ئەوەن سەرکوتکردنی خۆپێشاندەران ئەو کەسانەی کە لە زیندانەکاندان بەردەوامە، بەڵام بوونی وەزیری دەرەوەی ئێرانیان هەر کەسێکی تر لە کۆبوونەوەیەکی جیهانیە واتە دانان بە ئەو توندوتیژیانەی کە لە ئێرانە بەڕێ ئەمەش دەتوانێت کاریگەری خراپتری لەسەر ڕوتی خۆپێشاندانەکان هەبێت و کاریگەری لەسەر ئەوە بێت کە توندوتیژەکانی حکوومەت بەردەوام بێ. هەروەک بینیمان لە ماوەی ڕابردووە لە 6 مانگی ڕابردووە
توندوتیژیەکان لە ئاستێکی زۆر شالە خانم ببرە دێمە سەر ئەو باسا بەڵام دەویست بزانم هەواڵێک هەبوو کە دەسەڵاتدەران بە دوای ئەو کەسانە دەگەڕێن لە چەند ڕۆژی ڕابردووە کە بەشداریان لە خۆپیشاندنەکاندا کردووە. ڕاستە ئەم هەواڵە تا چەندی ڕاستە؟ بەڵێ ئەو هەواڵە ڕاستە لەبەرەوەی کە ئێمە شایدی ئەوە بووین لە کاتی خۆپیشاندانەکانە لە فڕۆکەی پێفرۆکەوان بەکارهاتووە واتە درۆن بەکارهاتووە هەموو کامێراکان کۆکراونەتەوە فیلمی ناو کامێراکان کۆکراونەتەوە ئەو فیلمانەی کە لە نێو کۆڵانەکانە بوون تەنانەت فیلمی ماڵانیش دەستیان بەسەرا گیراوە و وای لێ کردووە کە گوشارێکی زیاتر لەسەر خۆپیشاندەران دروست بێت و لە ڕۆژانی ڕابردووە ژمارەیەکی زۆر لە چالاکوانانی سیاسی لە ژمارەیەکی زۆر لە چالاکوانانی مەدەنی تا ئەو شوێنەی کە ئێمە ئاگاداربین بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەست بەسەر کراون و هەر کەسێک بە هەر شێوازێک لەگەڵ ئەو کەسانەی کە پێشتر دەست بەسەر کراون هەر پەیوەندیەکیان هەبوو بێت لە ژێر چاودێریان لە ژێر گوشاران تەنانەت گوشارەکان تەنیا پەیوەست نییە بە ناوخۆی ڕۆژهەڵاتەوە گوشارەکان بۆ دەرەوەش پەرەیسەندووە و چالاکوانانی سیاسی لە دەرەوەی ئێران و لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ژێر گوشاران بنەماڵەکان بە تایبەتی گوشارێکی زۆریان لەسرە و لە ڕێگەی پەیوەندیکردنەوە لە ڕێگەی ناردنی مەسیجەوە لە ڕێگەی جیاوازەوە هەوڵ دەدەن گوشارێکی زۆر لەسەر چالاکوانانی سیاسی کە لە دەرەوەی ئێرانیشن دروست بکەن و بەدڵنیاییەوە مەبەست لە ئەم کارەش دروستکردنی گوشاری زۆرترە لەسەر خۆپیشاندەران دروستکردنی گوشارە بۆ ئەوەی سەرکوتکردن بگرێتە ئاست. شالەخان هەواڵێکی تر هەبوو پێش چەند ڕۆژێک ئەویش ژاراویکردنیان ژاراوی خواردنی خوێندکاران لە قوم تا چەندێ ڕاستە و ئەگەر ڕاست بوو مەبەستەکەی چی بوو بۆ؟ ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر هەستیارە و ئەوەمان پێ نیشانەدات کە کۆماری ئیسلامی گەیشتووەتە ئاستێک کە دەیەوێت بە هەر شێوازێک بوو بێت بە تایبەتی شۆڕشێک کە ژنان ئەتوانین بڵێن ڕێبەرایەتی ئەم شۆڕشەکەن ئەوێت لە ڕێگەی ژنانەوە جارێکی تر سەرکوتی بکات لەبەرەوەی کە ئێمە بینیومانە لە ساڵانی سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی ئێران لە ڕێگەی ژنانەوە سەرکوتکردنی لە کۆمەلگا دەست پێ کرد ئێستاش بە دوورخستنەوەی مناڵان بە تایبەتی مناڵانی کچ لە خوێندن دەیەوێت ئەو سەرکوتکردنە بەردەوام بێت لەبەرەوەی هوشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕێگەی ژنانەوە زۆرتر کاریگەری ئەبێت بەڵام ئێمە بینیمان کە پێشتر سەر نەکەوت بوو ئێستا ئەو ژەهراویکردنە بە دڵنیاییەوە ڕاستە هەروەک بینیمان لێدوانەکانی خۆیان لێدوانە دژبەیەکەکانی خۆیان ئەوەمان پێسەلمێنێت تەنانەت باس لە لایەنێک یا ڕەوتێکە کرێ بە ناوی هەزارەگرا چ ڕەوتێکە ببوورە؟ ڕەوتی هەزارەگرا کە وەکو خۆیان باسیەکەن وەکو مەرجعی شیعی باسیەکەن ئەو ڕەوتە زۆر لە ئەم ڕەوتی شیعیە کە ئێستا لە ئێرانە حکوومەتی بەدەستەوەیە زۆر تند ڕەوترە و تەنانەت ئەوان محکومەکەن کە ئەوان ئەگەر بێت و ببنە حکوومەت یان ئەگەر شتێک بگرن بەدەستەوە زۆر تند و تیژترە بن و ئەوەشمان پێسەلمێنێت کە ڕەوتی زۆر تند و تیژیان لەناو خۆیان نەداناوە یعنی ئەوە نییە کە بڵێن ئەمە لە ناکاوە هەڵدڵی بێت. شالە خانم دەزانم قسە زۆرە لەسەر ئەم بابەتانە بکەی زۆر سوپاسی دەکەم ینی ئاگاداری زۆر هەیە لە بارودۆخی ناو ئێران بەڵام دەمیست پرسیاری ئەوە لێ بکەم گۆڕانکاری کەشی گشتی لە ناو ئێراندا بە تایبەتیش ئازادیەکان و ئازادی ژنان دوای شۆڕەشی ژینە ئەمینی چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەداخەوە ئێمە لە سەرەتاوە شایدی ئەوە بووین کە ڕاگەاندنەکان بە شێوازێک فێڵیان لێکرا بەوەی کە پۆلیسی ئەخلاق کە هەمان گەشتی ئرشادی ئێرانە هەڵدەوەشێنرێتەوە بەڵام لە ئێستایا ژمارەیەکی زۆر لە هێزی نیزامی زۆرتر کەوتوتە ناو خیابانەکانەوە و سەرکوتکردن بە شێوازێکی زۆر تند و تیژانە دەستی پێکردووە خوێندنگاکان بە تایبەتی و زانکۆکان هەر ڕۆژێ و بە پلان و بە بەرنامەیەکەوە هەوڵ دەدەن کە هەر هەمان
پلانی پێشویان جێبەجێ بکەن بەسەریانە و لە چەند ڕۆژی ڕابردووە شورای خوێندکاران و شورای مامۆستایان چەندین بەیاننامەی جیاوازی دەرکرد و چەندین بەڵگەنامەی جیاواز هاتنە دەرەوە کە نیشانمانەدەن کە لە ناو زانکۆکانە بە شێوازێک ئەتوانین بڵێن کە جیاکردنەوەی ڕەگەزی لە نێو کوڕان و کچان دەسەپێنرێت تەنانەت زانکۆکانی وەکو زانکۆی دوێنێ شەو زانکۆی ئیسفەهان و ڕۆژانی ڕابردوو زانکۆی تاران خۆپێشاندانی تێدا بووە بەڵام لەبەرەوەی کە گوشارێکی زۆر هەیە دەنگی ئەو خوێندکارانە ناگاتە دەرەوە و لە ئێستایا ژنان بە تایبەتی لە بارودۆخێکی زۆر خراپتر تردان لە ڕۆژانی ڕابردووە چەندین پرۆژە یاسای جیاواز لە دژی ژنان جێبەجێ کراوە بۆ نمونە لە یەکێک لەوانە لە نێو دەرمانگاکان یا ئەو شوێنانەی کە دەرمان دەفرۆشن ژنان ئەبێت بەجلێکی ستایلێکی تایبەتەوە کە دانپێنراوی حکوومەتە دەرکەون و هەروەها لە نێو خوێندنگاکاندا گوشارەکان زۆر بەڵێ خانم زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڕاستی کاتێکمان ئەوەندە ڕێگەمان پێدەداتن خانم شەهلا محەممەدی ڕۆژنامەنووس و چالاکوانی مافی مرۆڤ لەگەڵ کورد کۆنەکشن بوو زۆر سپاس بۆ ئێوەش دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ji ber têkçûna rewşa aborî li Herêma Kurdistanê Iraqê gelek Kurdên Sûriya ku li wir penaber bûne niha koçî Ewropa dikin bi taybet jî mêr di encamê wê de ji marek mezin a jin û zarokan di kampên wê Herêmê de bê semiyan mane. Ev bûye sedema derketina gelek pirsgirêkên civakî û aborî jî berî çendekê Sîrwan Qeşo li wir bû û bi çend ji wan malbatan re axiftiye. غالیا تحلو وی دمê bi tena xwe her pênc zarokên xwe li Herêma Kurdistana Iraqê xwedî dike. Berî 6 mehan hevjînê wê bi rêyeka qaçax xwegihand Ewropa bi mebesta ku piştî mafê penaberiyê wergire êdî bişîne dû malbata xwe. Galiya yek ji hejmareke Kurdên Sûriyê ku ji ber şerê wî welatî li vê kampa bi welatên Ewropayê ve koç dikin. Malbatên ku li dû wan dimînin rastî zehmetiyan rojane tên. زحمتي قالك هيا يعني مسؤولات وأسبخونا خوشم براستي وضعي مجينا خوش أدلها وأسر درمانا براستي يعني زحمتي تدا هاي براستي قالك يعني جاري قلتي براستي أرزاقيم هابن أوجي مساعدة باش ومرض كرن وخدي أو يسر ما خد كرن وبجمتا يعني براستي زحمت قالك زحمتي تدا هاي براستي لگور کاربدستین کامپê dora 105 malbatên wekû ya Galiya Tehlo lê kampa Kawargoskê hene. Çîroka Rewşen Ekrem jî jiya Galiya ne cudatir e. Ew jî xwedî 4 zarok e û ev bûye 6 meh ku bi tena xwe li gel wan e piştî ku hevjînê wê jî ber bi Almanya ve çû. Vêdê ji xwe erzaqêm qut kirin. Ev 4 salên 5 salên me erzaqêm qut kirine. û zilamêm şixul tinewî. شغل تنايب شغل شو دهات شو سليمانية شغل هيك هوليري غازيات شغلي ناوى فري بيرا فيا بري منو قرآمي من حمل ألمانيانا حمش داخل نقول ولا أمي مساعدتك أنا زاروك خوش فيدري وين بس يعني تنم أتكروا خوي كوي کامپا Kawargoskê ku 25 kilometran ji dervey bajarê Hewlêrê sala 2013 ji bo hewandina penaberên Kurdên Sûriyê hate damezrandin. Di destpêka wê de dora 15,000 kes li vir hatibûn bicihkirin. Lê niha hejmara neştecihên kampê daketiye 8,000. Karbedestên kampê dibêjin sedema serekî ya derketina xelkê pirsgirêkên aborî ye. Lê ev derketin bi xwe jî hinek pirsgirêkên din derdixîne.
بي صدمك او حمي اسباب بين صدمه بكو خلق بري خدنا اوروبا خلقي خو مجبور يعني او فري ولا زيدنينا حمي عائله كامل دركبي هري يك دشي حتى في صالك ونيفا دركش عائله خو دقينا لخوا جبركو كاغطين پنابریه و هفگهاندنا مالباتان لألمانيا و ولاتين دن نما وكبري بلستين قداندن گلک مالبات بسالان جي دمينن حتى كو پروسيسا چونا وان بو اوروپاي بگهيج سري لجبو غاليا اف درنگي برزگريكا كدن بخورتينه يك جزاروكين وين نها 17 ساليه و ترسا غاليا او ببا 18 سالي بريكو قاغطين وان ين چوني آماده ببن مثلا تمنجي دبكو درنگيه كنو بينا هولي جام جيو كده حفظ هيدا ومدورة خدانيت شو هي بهشتا دور قيمة يعني مكاغزي خوينا خوشي محمونا مجي منظمي رشيان دنجي تعترافي نكر براستي يعني ها قلتي كجام هفا قلتي حتى هدور بقيمين كجام كفي اجد هيداش قاصر بني دركبي يعني وضعي مجبر كجام جي براستي قالك جي خرابة براستي لگل نبونا چارەسەریên demûdest ev malbat xwetene bihêviyê digirin heta ku zelaliek di rewşa wan de peyda bibe û êdî ji nû ve ew û kes û karên xwe werin cem hev. Ji kampa Kawargoskê li Herêma Kurdistanê, Sîrwan Quço, dengê Amerîka. دامك هول جبو فقراندنا سوريا بو جهانا عربان تي داين ده جماركا برلمانتارين عرب ووزير درفي مصري جي للشامي بو بسروك أسد را جيفيان اف بچم بستيا و اري سوريا دي جاركا دن ببا انداما كاريگر دكم كار عربان دا و كاريگريا ايران و تركيا دوي ولاتي دا لاواز بكا بمرا نواف خليل ريفابري نافندا كردية لكوليني جي ألمانيا نواف دام باش يعني بسيار قالك اللي سر مثلا سوريا وفقرت الجهانا عربانيانا لي ام هول انها تشاوا دبين هتا چندي وببا سادمي هندي كو سوريا ببا ولاتكي وكا دبيجن كاريگريا درو لسرنمينا دم باش بوته وجبو همو غدارو تماشوانا بزالين باروجا كي داخل صالب سر شر روسيا قال اوكرانيا درباس كوي ويجي قال لك جوهرتم خراني دار اديك جسروك امريكا جو بايدن بحثوي كي كرج سيستم جهاني نهجد دفي مساله دي قال لك رجر تشي بي بصالك وبتايبت فيشتي عرض هجا تشيبو لتركي باكور كردستاني وباكور روجافاي سوري بيجي بون قدم لانجام مقود صاله داوود بتايبت وروشا سوري بتايبت قد درباس صاله وازداب دي بوي بار لسر دولتين هرمي ولاتن هرمي وهيزن في وندار ايران به تركي به حتى ولات عربه يدبه افدمك هولدان هي امارات سروكاتيويتك مصر يعني امارات تكلم فرمي تشكرن سلطنه عمان بيشوازيا سروك رجيم بشار اسد كر جزائر بري الوستاوينا او بوغ رجيم لجبينا داوي للجزائر حاضر باكم كار عربه مروكار كرد بيجي هولدان كي رجيم بقر لرجيم فينا نابين يعني بيجن درفتك نهج بوي كارب خفقريني رجيم وآليغير رجيم دبي دنيا تفشاش بو جهان عرب تفشاش بو ادي بابت قرب برده دريمه وام يجي وبري والكانجي لداميكو ديبيجن بشتكارا ساتان دبلوماسية بشتكارا ساتان تيما نو صايلي من دخاسة بزانم دناف عربان دا جداهي هنا سوريا ويتشاوا كاربا ويهف سنجيا جداهيين عربا وان ولاتان مصر السعودية ولاتين كندافيا عراقكو جيناريا وصايا أردنا چند ولات شخطي كذي وقت ما قلت جزائر عراق مصر حتى راديك ولات ندتي كذي برجيم هابون نخربون مصر هول ددق رجيم بقرين جهان عربة از باوردكم دي چارچوبيا كارب باندورا تركيا تدي مصر شخا دعوة كي تركيا سوري دركبي بر تركيا دعوة كره باندورا تركيا وإيران السورية كم بك السعودية بريد قلت جرك رجيم تكليه بإيران القطبك أنا بهتر يعني از باوردكم سرانجام دانستاندنا مصر وإمارات السعودية إيديد بيجي أم هول بدن باندورا إيراني كم بكن سوري أم هول بدن باندورا تركي كم بكن سوري ديجبر تركي بدال يا باندور بك جالي كده 1000 كيلومتر عرض سوري داغر كده جالي كده يجي قلب جروب سياسي ولشكري يجي
دستي ودني لي تركي بخوجي هاو ددك خوش بي الوزيه خلاص خوش بي كريزي خلاص كي بر ام زان بري في اربهجي واجي قال لك هاو دا بقره تكنولوجي بس كيكي ذاك برزغريك تشي برزغريك تشي باندوري لقال سوري بك حتى نهار رجيم تي نشانه ناده قتيش تكيد منتاليتا نرجيم دي ونبرتكير لي ديسان او بشتفانيا عرباني ببا سدمي هنديكو دصلاتا يعني اسد بكار بجارك اي دصلاتا خب درستي فقرينا سرتفايا عرضي سوري ما بتروح بري سوري بحوجي 10 صاله يقرا سوري بحوجي يعني درافكي بريكي قال لك ما ظنيش بو بيا فكرين كي ولاتو اماده بي سوريا جي بشار افبك وقتي بيجي ولات متني وفي جروب تاني سوريا بشار ورجيم دخوازن تشتكي وسوريا هذه نابلتوي وهذه هرمي وهذه نابلتوي خلق سوريا دخوازن تشتكي دنا دفينا بريده از بهورناكم رجيم قاوكي باوجي لزغتو چو ساندنا ببيج علي روسيا دبج علي اوروبا دبج علي امريكا دبج وبيرجي هذه هرمي قلها كارنك شبه يعني وكم قلت رجيم حرب تشتكي بفيدي جبك وهو دانو باش نواف بله نواف من دخواز بزانم كرد دفينا بريدا دكودري دنا اگر تشتكي وصابه وده صلاة الشامي بهزبه رنجا بس هذا من يكون عرب وكمكار عربا نخوازن بنمونه تركيا إيريشان بك سوريا دام وكرد ويش دفينا بريدا تشد بيجن ويش بكن وقت ديار بو نو كردكي بيجم وكعبديركي بيجم وقت ديار بو كرد د الوزيا داوود اردهجه د كارثات ده کسی هری بکر هاتی بون و ریاکسیون و برتکیه چه بون کلک نشان کرن گجالی اخلاقی دی چا دسر رژیم و دسر با کسی که بیجن ام اپوزیسیون در روشا کردا جبر کردا زانی بو ریبریا خسر و رایدار سیاسی و لشکری زانی بون هزه نابلتوی چپازن بولو برجواندی هزه نابلتوی امریکا اروپا و گلک هزه دی راستی برجواندی کردا و پیکاته یعنی کس تکارو کردا نحسبین و بی کارب روشك تشيكه هوستايات تجشتنا ميكانيزما تكيه نبنتويه هربي جاز باوردكم كتيده سي كرداد تيدكين ونربونا واد دانوستاندريد ايدي وي بهر جيكي و جي كرداو فيكاتي وجدات سوري بي مسوغر كرن دي بيشروجا سوري فغراندنا سوريا بو جواكا عربانوي ببا بينغافك بو فغراندنا بو ناف جواكا نفنتوي انا جي حرج وطني نتوي تكلي قلت نكر اللي فقراندنا بيغمان فقراندنا كومكار عربه بتايبت فقراندنا تكليه مصري بشتي تكليه امارات مصر والسعوديه تكليه بير فقرينن دي تشارشوفيا هولدانا باندورا ايراني كيم بكن يا تركي كيم بكن وبيب سدمك فقر لفقر كي بسينور نفقر مثلا بيجن تكليه اوروبا تشبن امريكا وكبري حطانها شوام سزا وقانون قيصر وإيه دزانن أوروبا وأمريكا يقدنجن في دربارة دي أوجي هول ددن وكمجو باندورا إيراني كيم باندورا حزب الله كيم وبيرجي أف جروبين جهادي وكي جبهة النصرة وكي حراس الدين وكي حزب الإسلامي التركستاني وجروب ديجي إيه جنب ونافان أوجي جروبين يعني عمدان جروبين تكرناف جروبين جهادي وجروبين إرهابي أف شارتوفيا جديدة وبلاز ملوكا نواف خليل ريفابري نافان دا كردي على كولينان ألمانيا بمرة بقولك سباس قالك سباس بول لي شنغالي إيرو بهياسي شروانين يكين برخدانا شنغالي يا بشي ينسر بباكي كيفا هاد كرن قمانداركي وهزي ودو شروان وان دوه دي إيريشا فروكا بفروكافان دا هاتن كشتن دمك دريجا كو تركيا العراقي والسوري جي دريجي تشاكدارين بيكيكي ويا باقي ين كردين سوريا جالي أنكاريفا وكومن تيرورستين بنافكرن اوبراسيونك دريج دام دو دومينا تركيا ببردوامي جي إيريشين عثماني لباكوري عراقي جي كرناي الفيديو ام دبينين بهيا وان سي كسان بون كو ده دي إيريشا فروكن تركيا دا ده هاتن كشتن سروك تركيا رجب طيب أردوغان دو شم داخوازا لخوشبوني جي خلقي كرج بر درنگ بر سفدانا حكومتا وي جبوها هاولين رزقار كريني لعرتهجا
یا کوژک لدەستپێکا vê mehê li Tirkiye dayî. Erdogan ku niyaza gerekdin a serokatiyê heye rastî rexneyên tund dibe ji qurbaniyên artêşa li Samsurê li başûrê Rojhilata Tirkiye. Erdogan her wiha got jî ji ber karîgeriya mezin a artêjî û keş û hewayê xirab û dijwar li rojên pêşîniyên artêjê me li Samsurê nekarîbû pêbûk PTV bixabitin. Ji ber vê jî ez lêborînê dixwazim. Nihazir bikim cem hevkara xwe Ozlem ya Sak li stûdiyê hazir e. Ozlem tu bêjî xelkê Samsurê û opozisyonê jî daxwaza lêborînê a Erdogan qebûl kirin? Na bi tundî red kirin bi rastî dexil bi daxuyaniyên xwe deman ku do Erdogan ev daxuyaniya li Semsûrê de da û got ku ez ji dixwazim ku hûn heqê xwe li min helal bikin ji ber ku kêmasiyên me hebûn demu dest li sermediya civakî hem serokên partiyên opozisyonê hunermendan rêxistinên sivîl برخ نکرن گوتن کو ام حقیقون حلال نکن جبر کو نیزی 50,000 ده ارتهیجاندا جیانین خویج دستانه و وک حکومت و دستلاتاریه تجوی برپرسیاری. بله. بله ازلام فرم. هر وها داخل ایروجی جوینین پارتین سیاسی مجلس ایرو مجلس ترکیه و بور جارکتن پشتی ارتهیجی لور داخویانین پارتین اپوزیسیونی به سرکی روجوانجی ارتهیج بون و اف داخویانیا اردوغان بو جبرکو جروجا اول دا اپوزیسیون دبیجه کو حکومت پیوستین کو دبه دوی بکارana nekiriye jibervi gelek kes hatibun girtin le pirsin hatibun kirin le dibêjin niha pispor û şîrovekajî Erdogan bi vê daxuyaniyana ev rexneyane bi rengekî qebûl kiriye. Ozlem agahiyên dawî dibêjin 50,000 mirina hatine tomar kirin lê kesên nediyar heta niha henan nînin ji me re. بله افدروجه داخل افاده یعنی سازی کراستا ترکیه ده هجمار نو نکرنه براستی لی راپورین رخصتین سویل هنه کو او هنگ هجمارین جدا هنه کو راکرنا کاولان بردوام دکن دبیجین کو ده هزاران کس نهاتیه دیتن ev mücara İro hem Jehela Kılıçdaroğlu hem Jehela Hevseroka HDP Pervin Buldan da civina meclise de hatkırın u gotun ku ev kesana geri verin ditin u bi hezaran kes hina nehatine ditin mıxabın. Ozlem مجالك ديها أو جي قوتن كو هايفا صورة تركيا خيفات لدمي أرتهاج روجي ديكي خيفات فروتنا الرخصتين مروفانين خير خواز حياة چند أفراز دي براستی ev قبول کر قزلای دبیجن جرا هوا سوریا ترکیه و رخصتین سیویل کو جوی رخصتین گرتیه جی قبول کرن و ببلگیان حق درکت هولی کو هوا سورا ترکیه de hatta doğ جی yani خوارن کنج و کن فروتن رخصتین سیویل کو نبویه جی شرمزاری ev diyek buye hem hırs و hem جی شرمزار کرنک مزن ایرو گلک دودا گلک چالاکی تی دیجی هوا سوریا ترکیه لی گلک کس هاتنه بن چاف کرن جبرکو کاروکشنا سروکیوی و برپرسیوی تکرن لی اوساخ و HDP مشکل دارخست اوجی هاتن استن کرن دماکو ام نهاد برنامه دبون لی خویادکی کو ev xirxwaziyên ku hatine kirin ji saziyên sivîl re û ev rexistina dibe ku demu dest xizmetê bike ji şûna wî da firotiye. Ecêbe. Helbete. Bi Kurtî Ozlam mesela helbijatina û daxwaza pêşxistin yan paşxistin yan nekirina بله والا همو گوتارند روژه و دبراستی داخل لی جبر کو تشتک دیارتنه لی بالکش کو افدروجن کاربدستین نیزی اردوغان کاربدستین حکومت هاوی دبیجن کو اردوغان دخوازه کو د چارده گولانه دا وکی کو بره گوتو بو هلبجارتنه لی دار بخه لی شیرو و کار دبیجن کو اوی لیجنه هلبجارتنه این ترکیه درکوه وکی ریوبر و ارکوی یه هلبجارتنه
هي دركه و بيجكو حوجيكو امي بوصلكي بخن اذا هموني خاشن تشتق نزل هذا بزاني تشي باوزنا سباس اوكي بری 37 سالان دی 28 سبات داسرک وزیر سوئدی اولف پالما هات کشتن اگر چی کشتناوی لسر ریا حری بقربالغا ستوکهولم پایتخت سوئدی بو و پیتر جده کسان شاهد جیاب بون شاهد نوی تاوانی لقد بکش نهات راس و درست نهات ناس کرن بری چند مهان ام لجه کشتنا پالمی بون و مخواست بزانن که باوریا سوئدیان لسروی چیا پشتی 37 سالن کشتناوی لسروی جادانی و ستوکهولم ل 28 شباط 1986 سرک وزیر وی دمی سوئدی اولف پالمی هات کشتن و هتا نهاجی کشتناوی وک عجیبی معایا. You're exactly right. No one knows. تو راست دبیجی کس نزانه چما اولف پالمی هات کشتن و کس نزانه که او کشت. چند دقیقه آن بری وی نیشوا سارا اینی پالمی یه 59 سالی لیوی دمی بخانما خورا جهولا سینمی درکتن برف مال دچون دما بکوجیوی دای بردو گلیان بکوجی پالمی بازان بوشیا بسروان درجکان را بروا و جبرچاوان وندابا کریستر پیترسون کو دیروکا کا تاوانی هبو بکشتنا پالمی هات خطابار کرن لی جداهی هبو که اگر CIA PKK یانجی حکومتا نجات پرستا باشوری افریقا لوی دمی تاوانبارن بکشتنا پالمی. کسین هفتمن منو مازنتر امتم وی رودانه وکو خاله کارو خواندنه لسویده ببیرتینین. لارس هالتبرگ خونکارین خواه جباجار مالموی باشوری سویده اینان جه کشتنا پالمی و او دیروک جوان را ودگیر را. It was a state of shock, I think. او شوک بو براستی خلق تینه گهشت بو کاچقامی جبر کو مل سویده تندو تیجیا سیاسی ندیت بو. کشتنا پالمی لدست پیکا قناغا دوام آشر سار بو. سوید بیلاین بو و پالمی دخست توایا ولاتین اسکندنافی جچک ناوکی والا بن. وی دگود دوید زلهیس پیک وارونن لی گمان هبو کوی تیکلیان نپنی بگربات شوف را هبو و میلداری سوویاتی بو. لارس بورگناس روزنامه‌وان خورد تیوان سالام بو وی گمان لسر لی کولینا جبو ناسکرنا بکوجی پالمی و صدمی کشتناوی هبو. بورگناس دزدا لی کولینا کا روزنامه‌وانی و پرتو کا بناوی پینگاوین داوین اولف پالمی بکوجی خورا نویساند. حتی ایروجی او دوی باوری دیا کو دشمنین پالمی گلک بونو لی کولران لی جه راست و درست میزان نکرن. They have looked around ordinary criminals, so to speak. وان لدورا توانبارن آسایی نری وان لبشن هری و شرطی ین سویده میزان نکر مینا ارتشا سویده پولیس نپنی ین سویده رنگ چارەسەری هەبا ژبەرگۆ ئۆلۆف پالمێ کەسایەتیەکە پڕ جهێ مشتومڕێ بوو نەتەنێ لە جیهانێ لێ دناو جڤاتا سوێدی دەژی دەستێ ڤەکۆلەران نەگەهشت ئۆدەیên hin saziyên veşartî beşên leşkeriyên Swêdê. Li vê kanîseya nêzik cihê kuştinawî palmê hat veşartin. Gelek ji xelkê Swêdê heta niha rêz û hurmetê lê digirin ji ber rolê wî di jiyana siyasiya Swêdê de. Lê wan cudahî jî hene li ser berpirsyarê tawana kuştinê. و حتی نهاجی خلک سوئدی گمان لسر بریوچونا لی کولینا لسر کشتنا وی سیاستوان نافدار لسر آستی جیهانی هیا لی او دیسان دی بیجن که دجمنید اولف پالمیجی گلک بون لوان تیورین جدا جیهانا لسر سدمن کشتناوی دوی دریوه دا امی وانداریا سیاستوان و نویسکار عمر شیخ موز دیکن که او روش باش لبیراویتین که عمر دم باش سپاس جبو دمیتا هیویدارم تو باش بی بری تشتی بری ام بحث تیوریا بکنین کشتناوی من دخواست بزنم تو چندی نزیکی اولف پالمی بود تا چندی او نزدیکر زور سپاس کاک دخیل من براستی جاره یکمین سال 1907 او ناسکر من عمل جرشان دبو جبو ورگرتنا دکتر نوردین زازا و پنابر لسویده ادی برسف دا سکرتری خوشمرشان پاشویا ام چند جاره ما هفدودیت جبو پرساب کردی
دوورە دەماگ و نابژیرکردنە بەرا شەڕێ ئیران و عێراقێدا ئەس بخوا لێ بەرپرسیارێ دامەستاندنێ دەربەی یەکیتیان نیشتمانی بووم گەس هاتم سوێدێ مخواستە زووی ببینم بەحسا شەڕێ ئیران و عێراقی دەگەدا بکەم لێ ئەوی وەزیرێ دەربەی سوێدێشان و من ئەو دیت بەڵێ باش هەڵوێستێوی و باوەڕی ئاوی لەسەر کوردان چاوا بوو پالمێ خودی هەلوێست بوو ji بۆ tevgerên rizgarî xwazê cîhana sosiya li Asya li Afrika li Latîn Amerika û yek ji wan tevgera gopir piştwanî û alîkarî dikir pirsa Kurda bû ew jî di çarçeveya qanûnên navditeweyî û wek tevgerekî got mafî wênî rewa hene gerek piştgirî bikire کاکومەر من دخواست بزانم یعنی دەست پێکە کوشتناوی PKK هات تاوانبارکردن یەک ji تیۆریە ئەو بوو PKKەیە یەکی دی هەندێک دەگوت CIA هەندێک دەگوت حکومەتە باشووری ئەفریقایا لوی دەمی یا نژاد پەرستە یعنی گەلێک تیۆری هەبوون لێ بەحسی کوردان و بەحسی PKK چەندێ وێ کاریگەری هەبوو لەسەر هەندێک و ناوێ کوردان لوی دەمی خراپ بوو لە سویدێ بتایبەت ڕاستی divê pirsêda ew berpirsiyarê polîsê Swêdê dest bi lêkolînê kir yan ew berpirsiyarê lêkolînê bû xedrekî pir mezin li Kurda kir ew tawanbarkirin wekû ihtimalekî mumkin e destê wan di kuştina Palmê de hebe û evaya tesîrekî wênî pir negatîv bû li ser Kurdê سوێدی و لە ناوبانگێوێن وان لە دنیاە لێ هەتا دەرەجەکی بەرپرسیارەتیا PKKشی تێدا هەبوو چونکە بەری وێ بە ساڵێکێ دوو کەس لە ژوان کەسێک و دەفژ ڕێزێوان بەردابوون لۆ ساڵە ڕۆستۆکۆلمێ کوشتن و دە ئەنجامێ وێیادا PKK پاش تورکیا سوێد بوو دەوڵەتا دوا دنیاەدا گۆوەکو ڕێخستنێکی تێرۆریست لە قەلەم بدا یا سوسیا بەرپرسیارێکی وان هەبوو نوێنەری وان لە دەربەی وڵات و ناوێوی حسێن یلدرم بوو حسێن یلدرم پێش ئەو گۆ پالمە بێ کوشتن هەرەشەکی بێمەعنا کرد لەسەر حکوومەتا سوێدێ ji ber got nexwest got penaberî bidine Apo Abdullah Öcalan û jina wî Kesîrexan ji ber wê ya hereşe kirine car ev hereşe keta çarçeveya wêra got wêna wan kar bikin. Zelal niha wêneyê Kurdan li Swêdê çawa ye? Ew wêneyê li ser wan hatiye ladan? Belê poşmaniyekî gelekî mezin هاتە نیشاندان و پاش گۆ مەسەلا بە تایبەتی هەلەبجە و بکارانینا چەکێکی ماوەی لە دژی هەلەب دەچێ بوو ڕایە گشتی سوێدێ تەمامی بالی کوردادا هات یاددیا کۆمیتە چێکرد بە ناوێ کۆمیتا پاراستنا مافێن مەروانیە کوردان لە جیهانێ و کۆمیتا سویدی بۆ پاراستنا مافێ کوردان گەلێکی بەهێز بوو هەموو پارتیە سیاسی تێدا بەشدار بوون دوێ دەمێدا حکوومەت بەڕاستی کوردا داوا کرد داوا لێبوردنێ لەوان بکەین بەڕسمی لێ حکوومەتێک گوت گوابایان نە مەسئولیەت عامەیە ئەوە مەسئولیەتە پۆلیسە گو بیکاری ڕابوونە و شاشتیکردنا لێ گەلک تاوی زێدن دانە کوردان ji بۆ پسگیریاوان ڕۆژە ڕایە گشتی سوێدی دەمێکە ji ساڵێ نۆتیدا تقریبا ئەو تەرازوو هاتە ڕاستکردن باشە ئەم دەزانن ئۆڵمەیەک ji سیاسەتوانین ناودار بوو لەسەر ئاستی جیهانی و هیڤی هەبوو یعنی گۆهاڕەنکاریە بکات بۆ بەتایبەتیژی دەزانن مەدەبیست لەوی دەمیک و ئەو لێ دژی مەسەلا هەبوونا چەکی ناڤۆکیەیە دەخواست ئەوروپاژی چەکی ناڤۆکی ڤالا ببە دەخواست زلهێز پێکرە ڕوونن لێ دیسانژی هەندێک ژێدەران تێگوتن و پەیوەندی دزیڤە دەگەڵ سۆڤیاتی هەبوو لۆمان هەندێکژی تیۆریا هەندێک و CIA ئەو کوشتیە هەبوو یعنی ئەف چەند چاو یعنی ژبەرچی ئەو هەموو دژمن ژویڕا لە جیهانی هەبوون مەسەلا پالمێدا یعنی وەکو هەموو کەسێکی
زیرەک و شارەزا و شخصێتێکی و کەسایەتێکی ناسکری بنابودەنگ لە دنیادا خەڵکانە گۆگلێکی حەز جوان دکن دوورەنگە خەڵکانە گۆگلێکی نەفرەت جوان دکن پاڵمێش بەر دوو سەبەبێ سەرەکی هێزێ ڕاستڕەوێ سوێدێ نەفرەت جێتکردن و دژمناتیاویتکردن یەک ئەو پاشمایەکی ئەرستۆقراتی تێ ژمالباتێکی ئەرستۆقراتی بنابودەنگ تێ لە سوێدێ لێبوو سۆسیالیستێکی چەپژی ئەوایە لە عالیدا لە عالیە دندا یعنی وەک خاینێکی چینایەتی لێدنەڕین هێزێ ڕاستڕەوێ سوێدی یادن ئەو پێشنیارە گۆ دخواست گۆ ئەوروپا ناوەڕاست و وڵاتین اسکەندناڤی بێ چەکی ئەتۆمی بن ئەو هێزێ ڕاسترە و ئەوایە بە وەک تەسلیم بوونەکەش بۆ نفوزا سۆڤیەتێ قەلەم دەدا یانە ئەوی هەلوێستاوی و ڕخنەگرتنێوی لە هەردوو ئالیادا بەهێز بوو چ دمەسەلا ڤێتنامدا مەسەلا چکسلۆڤاکیادا هەلبەت وانوێنێت ئەم دەبینن هەم گۆڕاویە هەمژی جهێ لێهاتێ کوشتن کە من دخواست ئەس بێژم یەکش نویسکارین کو ئەم پێ ڕەپاخبین لە دەمێک و ئەم ستۆکۆڵم بوون دەبێژا کو دەڤیا لێکۆلین دناف حکوومەتی دەهات باکردن بکورتی هەتا چەندێت ئە باوری هەیە ئەگەر ئەو لێکۆلین دناف حکوومەتی دەهات بکردن وێ ڕاستیا کوشتناوی هات بازانین ئیمکاناوێ هەیە ینی ڕاستە دناف ئەم بێژن هێزی سیاسی ڕاستەوەی سوێدی هەروەها دناف دەستگەهی پۆلیسدا سێ تیۆری هەنە کە ممکنە دەستێوان تێدا هەبە لێوانە تیۆرینە ینی هەتان هات شتێکی وەلێ وەک مەسەلا جۆنێف کێنەدی وێ بێ بەرسەدینە نەدورە حکوومەتە ئەمریکا و حکوومەتە سوێدێ دزانن لێ ژبەرگ و پڕ حەساسە ناخواستە نەشکرد بالێ سیاسەتڤان و نویسکار عومەر شێخموس ژ ستۆکۆڵمێ بمەڕە بوو گەلکی سوپاس باز جوارە ژێ ڕۆژا بخێر بژیت لە شاخەکانی شارۆچکەی چۆمان لە هەرمی کوردستان عێراق نزیک سنووری ئێران خەڵک خلیسکانی سەر بەفر دەکەن بەرپرسی تیپی خلیسکانی چۆمان دەڵێتن ئەم ساڵ دۆخەکە بەراورد بە ساڵانی ڕابردوو جیاوازە بەهۆی زۆری بەفر بارینەوە. ناوچەیەکی بەرین لە پارێزگای دوهۆک و هەروەها لە ناوچە چیاکانی سەر بە پارێزگای هەولێر لە کوردستانی عێراق ڕۆژی شەمە و یەکشەممەی ڕابردوو بەفربارینێکی زۆریان بەخۆیانەوە بینی و پلەکانی گەرمای دابەزاندە ژێر سفری سەدیەوە. ئەمە کۆمەڵێک لە گەنجانی کوردن لە ناوچەی چۆمان ئەوەی دەکەوێتە سەر سنووری عێراق و نزیکە لە سنووری ئێرانەوە. ئەندامانی تیمی سکی لە چۆمان باز لە حەز و ئارزوەکانیان دەکەن لەم وەرزەدا و خۆشحاڵن بەوەی کە بەفرێکی زۆر لە ناوچەکەیان داباریوە بۆ ئەوەی وەرزشی سکی بکەن. گروپی سکی چۆمان لە 2007ەوە دامەزراوە خۆمان کەلوپەلی سکیمان پەیدا کردووە هەموو ساڵانە لە کاتی لە زستاندا سەردانی شاخەکانەکەین. قەزای چۆمان ئەوەی بەفرێکی زۆر سپی پۆشی کردووە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی عێراقەوە. هەستێکی زۆر خۆشە یاریسکی یاریەکی سەرکێشیە ینی ئەم سەرکێشیەوات لێەکە خۆشیەکت پێ ئەبەخشێ زۆر کەس ئەڵێن ئێوە ئەو هەموو هیلاکی ماندوی بوون ئەکەن هەست ناکەم خۆش تێدا بەڵام بۆ ئێمە لەزەتێکی زۆر تێدا و یاریەکی زۆر زۆر خۆشە. ئەو ساڵ لە چاو ساڵەکانی تر بەفر زۆرتر بووە ئەتوانین هەتاوەکو درەنجی کۆتاییەکانی بەهارەکی زۆر زۆر درنگ ئەتوانین یاریسکەی بکەین و لەبەر ئەم ساڵ بەفرەکە زۆرترە لە ساڵانی پێشووتر. بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە بەڕێوەبەراتی ناوچەی سۆران لە هەرێمی کوردستانی عێراق بەهۆی دژواری کەش و هەواوە هەر بۆیە ڕاگررتنی خوێندنی لە خوێندنگەکان ڕاگەیاند لەبەر ئەوەی وەک دەڵێت هاتوچۆکردنی خوێندکاران و ئۆتۆمبیل زۆر سەختە. لە ناوچەکەیمە بە تایبەتی لە باڵەکایەتی چەندین زۆر یاری لێ ئەکرێ وەک سکی شاخەوانی سنۆبۆرد بەڵام بەداخەوە ینی ئێمە سکی چۆن بڵین وەرزش وەکو حەز و ئارەزوێک بەکاردنی. بەهۆی ئەوەی هەرێمی کوردستانی عێراق ناوچەیەکی شاخاویە لە ڕابردوودا و لە وەرزی زستاناندا ناوچەکە بەفربارین و زریان و بارینی زۆری بەخۆیەوە دەبینی. بەڵام ئێستا بەهۆی گەرمبوونی کەش و هەوای جیهانەوە هەر بۆیە بڕی بەفربارین و باران لە هەرێمی کوردستان بە بەراورد بەجاران زۆر کەمی کردووە.
کردووە لەم ڕۆژدا کاتێک بەفر دەبارێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان چێژی تایبەتی لێ دەبینن بە تایبەتیش بۆ وەرزشوانانی هاوشێوەی تیمیسکی شارۆچکەی چۆمان سمکو عزیز دەنگی ئەمریکا. و لێرە لە واشنگتنژی ئەفنیزیکە مەهادووژی بداوی هات لێ هێشتا مە بەفر نەدیتە هەتا بەرنامە سڵای یاکورد کۆنەکشن هیڤیا خۆشی ژۆرا دەخوازم و خدا حافیز.